بینرانی بەڕێز سڵاوتان لێبێ ئەم کاتەوە هەم کاتێکتان باش من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕێز و خۆشویستەکەمەوە لە ئاڵقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا هەوڵ دەدەین گفتوگۆ بکەین لەسەر مژاری ئاین و پێشبینی و ئایندەناسی لەو چوارچێوەشە ئەپرسین ئایا زانایانی پێشین چیان لەبارەی فقی پێشبینیەوە هەبووە و بۆچی لەمڕۆدا پێویستمان بە زانستی پێشبینی و ئایندەناسی هەیە ئەی جیهان چۆن دەڕوانێتە زانستی پێشبینی و ئایندەناسی چی بکەین بۆ بنیادنانی پایەکانی زانستی پێشبینی و ئایندەناسی بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکانی ئەم مژارانە پێکەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستا سڵاو لێبێ و ئەم کاتی جانەت باش مامۆستا دێنە سەر بابەتێکی زۆر گرنگ کە پەیوەندی بە داهاتووە هەیە ڕووداوەکانی داهاتووە ئەویش ئەوەیە کە مەسەلەی زانستی مەسەلەن فقی پێشبینیەوەیە دیارە زانایانی پێشوو زۆر بە گرنگی و باسی ئەمیان کردووە بنمونە یەک زانە دێرمە ئیبن خەلدون کاڵێ إن خواص النفوس البشرية تشوف إلى عواقب أمورهم گرنگترین ئەوەیە کە مرۆڤ حەزەکە داهاتوو بزانێت چییە ئەمە مرۆڤ ترسی لە داهاتوو بوو بەڕێزت چۆن ئەمان خێتە بەردەم وێنەی ئەوە ئایا زانایانی پێشین چۆن گرنگی ئەمیان زانیوە و چۆن باسییان کردووە ڕاستە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان لە شتە جوانەکانی نێو فقی ئیسلامی ئەگەر بگەڕێی هەندێک وردەکاری جوان هەیە کە بەشێک لە زانایان لە نێو کۆی زانایاندا پەیان پێبردووە و دۆزیویانەتەوە و خزمەت بە ئەمڕۆمان دەکە یەکێ لەو زانستانە لە سەردەمانێکە ئێمە تا ئەم ساتەوە وەختەش ئەگە شتێکی زۆر باشمان کردبێ خۆمان لە ڕابردوو دەرهێنابێ و تومانە فقهی واقع ئەم دەستەواژەیە لە نێو ئێمەدا زۆر باوەکە ئەڵێن فقهی واقع بەڵام لە ڕاستیدا بۆچی هێشتا فقهەکەمان فقهی واقع نییە چونکە زانایانێک یان هەڵکەوتوانێک لە زانایانی پێشین توانیویانە پێشی ئێمە بکەونەوە لە سەردەمەکانی خۆیان بەوەی کە ئەوان فقهێکی تریان هەبوو ناوی فقهی تەوەقوع بووە یعنی کەواتە فقهی تەوەقوع پێشکەوتوترە لە فقهی واقع فقهی واقع ئەوەیە کە لەمڕۆدا تو ئەتەوێت چی بکەیت و چۆن ئاین لەگەڵ ئەم واقعەدا مامەڵە بکە بەڵام فقهی تەوەقوع واتە فقهی پێشبینی ئەمە یەکێکە لەو وشانەی کەوا لە سەردەمانی زوو بەشێک لە زانایان کاریان لەسەر کردووە پێش ئەوەی شتێک ڕووبە پێشبینیان کردووە چۆن ئەڵێ ئەگەر ڕووبە چارەسەریان بۆ دۆزیوەتەوە کە چارەسەریان بۆ دۆزیوەتەوە کاتێک کە ڕووی داوە هیچ تووشی شۆک نەبوونە بە پێچەوانەی ئێمە لەم سەردەما لەم زانستە زۆر دواکەوتوین هەر ڕۆژی زانست شتێکمان بۆ دێنێت تووشی شۆکە بین و ئەکەوینە بەرگری و ئەکەوینە مەسەلەن ئێمە دەڵێن نەخێر ئەو شتە پێچەوانی قورئان نییە ینی حاڵەتەکە وەکۆڵێ نەمانتوانیوە پێشی زمانی خۆمان بکەین ئەم فقهی تەوەقوع فقهی پێشبینیە لە بەشێک لە کتێبەکانە بەم ناوە هاتووە بەم شێوازە هاتووە لە هەندێک کتێبەکانە ناوێ فقه تەرەقب یعنی تەرەقوبکردن عینی بە هەمان شێوە وەکو بڵێ چاوەڕێی شتێکەکەی ڕووبە خۆتی بۆ حازرەکەی لە هەندێک شوێنی ترا ناوە فقهی ئیفتیراضی بە کوردی یعنی فقهی گریمانەیی بەو مانایی ئەڵێ ئەگەر فلان شتوا بۆ چی بکەین ئەڵەندەی هەندێک گوتوێتی لێگەڕێبا ڕووبە کەی ڕوویدا ئەو کات مامەڵەیەکە ئەمە بۆ چوونێکی تر وتوێتی نا ڕوئەدا با لە ئێستەوە بڵێن ئەگەر ئەو شتە ڕوویدا ئێمە چی بکەین سەرچاوی ئەم شتە لە چۆ هاتووە سەرچاوی ئەم شتە بێگومان لە قورئانەوە هاتووە خۆی گەورە لە قورئانە زۆر ئاماژە بەم مەسەلەیەکە یعنی ئایندەناسی زۆر بە وردی ئەتوانی لە یەک ئاەتی قورئان بیدۆزیتەوە کە خودای گەورە فەرمێ وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد ئەم لغەدە بە کوردی ینی سبەی بەڵام ئەو غەدا باسی قیامەتیش بێ کە چەند دوورە و چەند هەزار ساڵ خەڵک هەردێ و چاوەڕوانی قیامەت دەکا ئەگەر ئەو دوورە کە قیامەتە خوددا ناوی نابێ غەد ینی سبەی مانای وایە چەند نزیکە سبەی زۆر نزیکە کەواتە ئێمە ئەبێ بەکۆڵێ چاکتر بیر لە سبەی بکەینەوە سبەی ئێمە زۆر کورتە ئەمڕۆ سبەی بۆ ئێمە مانگێکیش هەر سبەیە هەفتەیەکی تریش سبەیە تەنانەت لە چرکەی داهاتووە سبەیە هەتا هاتنی ڕۆژی قیامەت هەر سبەیە کەواتە ئاەتی وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد ئەمان خاتە بەر ئەم بەرپرسیارەتیە کە ئێمە چاوێکمان لەسەر سبەی بێ تاوەکو بزانین لە ئەمڕۆدا چی بکەین مثلا نمونەی زۆرە لە قورئانە لەمان ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم كواتا أما فقهی تەوەقوعە يعني خوا پێمان دەڵێ پەرستراوەکانی ئاینەکانی تر هەچی هەن جۆنیان پێمەدەن بۆ نەبادا بەهۆی جۆنی ئێوە بە پەرستراوەکانی ئەوان جۆن بە خودای ئێوە بن کەواتە ئەمە تەوەقوعە يعني خوا پێمان دەڵێ ئەگەر وا بکەن ئەوە ڕوئەدە کەواتەی تر چەندین ئاەتی تر لەم بوارە بۆیە زانایانی پێشین يعني هەنشتیان ئێستا من پرسیارێکەکەم یەکێک ئێستا بپرسێ ئەرێ لەسەر چای عەرەفە ئەوەستین لە حەجە وانە الوقوف بعرفة وەستان لە چای عەرەفە بۆ حەج
ئەگەر من سواری هەلیکۆپتەرێک بووم لەسەر چای عرفە بە هەلیکۆپتەر ئەوەستم ئەو وقوفم بۆ حسابە بێ ئێستا هەلیکۆپتەر هەیە فڕۆکە هەیە پرسیارەکە واریدە ئێستا هەندێک کەس تووشی ئیشکالە بێ ئەڵێ مەسەرەن وڵات نازانم ئەمە لەکوێ بێنم کەچی بەشێک لە زانایانی فقهی شافعی ئەم پرسیاریان بە ئیفتیرازی کردو کاتی خۆی یعنی پێشی چەند سەد ساڵ لەمەوبەر گوتویانە فەلەو ڕەکیب ئەحەدهم طائرەن ئەگەر یەکێک سواری پشتی تەیرێک بوو تەیرێک هەبوو بەشەر توانی لەسەر پشتی بێ و بردێ سەر چای عەرەفە لەوێ وەستا ئایا وقوفی بۆ حسابەکرێ وتوانە نەخێر وتوانە لەیسە لی هەوائیها حکم قرارها یعنی هەواکەی حساب نییە ئاسمانەکەی حساب نییە بە ئابێ عەرزەکەی حساب بێ ئەمە مەسەلەن مەسەلەیەکی زۆر گرنگە بۆ نمونە ئەتوانی بڵێ هەر لە فقهی ئەبوو حەنیفەیە بەڕەحمەت بێ زۆر تأکیدی لەسەر ئەم خاڵە کردوتەوە کە هەمیشە گوتوێتی مەسەلەن ئینا نەستەعیدو للبەلاء قبل نزوله یعنی پێش ئەوەی شتێک ڕووبە پێش ئەوەی حادثەیەک ڕووبە خۆمانمان بۆ ئامادە کردو پرسیارەکەشمان کردووە کە ڕوویدا تووشی شۆک نابین بە مستەڵەحی ئێستا جارێکی تر هەر ئەوەیە کە جارێکی تر مەسەلەن ئێستا یەکێک بپرسێ بڵێ باشە من لە فڕۆکەخانەی هەولێرنۆژی نیوەڕۆم کردو جا سواری فڕۆکە بووم و ڕۆشتم بۆ گەشتمە لەندەن بە 2 ساعات بە 2 ساعات و نیو ینی بۆ نمونە گەشتمەوە ئەوێش هەر نیوەڕۆ بوو من لەوێ نوێژەکەی نیوەڕۆ بکەمەوە ئەڵێن نامەی کەرەوە مەسەلەن ئەمە لە چۆت هاتووە ئەمە کاتی خۆی بەشێک لە فوقەهای مالیکی ئەم پرسیاریان کردووە گوتوانە ئەگەر تیارە نەبووە لەو زەمان پێشی چەند سەد ساڵ لەمەوبەر تیارە نەبووە تەوەقوعیان هەبووە ئەم سوالەیان کرد وتوانە وەلیەک لە ئەولیای خوا لە مەشریقەوە نوێژی نیوەڕۆ بکە بچێ بۆ مەغریب یعنی بە معنای ئەو کات بڵێن لە بەغا نوێژکە و بچێ بۆ مەغریب بچێ بۆ مۆریتانیا بۆ نمونە لەوێ کە گەیشت هەر کاتی نوێژی نیوەڕۆ مابوو بیکاتەوە یان ناڵێن نانەیکاتەوە لەبەر ئەوەی کەوت ئەمانە چین شتی زۆر جوانن کە ئەمان خەنە بەردەمی بەرپرسیارەتێک ئێمەش ئەمڕۆ ئەبێ بزانین سبەی دنیا لە ڕووی سیاسی بۆ چۆچێ لە ڕووی ئاینی بۆ چۆچێ لە ڕووی ئابووری بۆ چۆچێ زۆر مامۆستا دێنە سەر گرنگی ئەمە ینی تا چەند مەسەرەن ئایا ینی ئەو فقی پێشبینی و ئایدەناسی گرنگە یەکێک لە زانای فڕەسیەکان ئەڵێ ئەگەر دەسەڵاتدارێکی باش بی پێشبینی کارێکی باش ڕاستە ئایا لەمەوە لە منتەڵەقی ئەمەوە کە بتەوێت ینی ژیانێکی باشتر بهڵقێنی بۆیە فقی تەوقع مهمە یان هۆکاری تر هەیە طبعا ڕاستە بەدڵنیایی ئەکە بڵێم یەکێ لەو فقهانەی کە مەسەلەن ئەبوو حەنیفەی پێناسراوە خوا لێی خۆش بێ هەندێک ناوی لە ناون ئەڕائیتین چونکە وتوانە ئەڕائیتە ئین حەدەثە کەذا ئەگەر ئەوە ڕووبە چی بکەین ئەگەر ئەوە ڕووبە وەکو گوتم هەندێک گوتوێتی لێگەڕێ با ڕووبە بەڵام ئەم سەردەمە دەیسەلمێنێ ئەبێت چاوەڕوانی بکەین و ئەبێت بە معنایەکی تر یعنی وەکوڵەیە تەوەقع بکەین پێشبینی ئەوە بکەین ڕوئەدە پێشبینی ئەوە بکەین کە ڕوئەدە تەنانەت لە سەردەمێکا کە دەسەڵاتی سیاسی تای زۆر لاواز بۆ خەڵک خۆی ئیش و کاری خۆی جێبەجێ کردووە مەسەلەن لە ڕووی ئاینیەوە زانای ئاینی زۆر کەم بووە خەڵک پرسیاری لێ بکە مثلا کەسێکی وەکو ئیمامی جوینی چووە کتێبێکی داناوە بە ناوی غیاث الأمم في التياث الظلم یعنی چۆن ئەڵێ فریاکەوتنی گەلان فریاکەوتنی خەڵکی فریاکەوتنی نەتەوەکان مەسەن لە کاتی هێرش هێنانی وەکوڵێ تاریچیە چی بکەن وتوێتی ئەگەر ئەوە بووا بکەن ئەگەر وابوو ئەگەر وابوو ئەگەر وابوو ئەمە مانای وایە ئەسڵێکی هەیە یعنی بەشێک لە زانایانی پێشی سەردەمی ئێمە کەوتونەتەوە کە ئێمە بەداخەوە دوا کەوتون لەو علمەیە بۆی ئێمە بەڕاستی ئەومان پێویستە دقەکان لە ڕووی ئاینیەوە قسە بکەین دقە ئاینەکان سنووردارە وانە دقە ئاینەکان سنووردار ئەوەندە ئاەتت هەیە و ئەوەندە فەرمودەت هەیە ئەحداسەکان و ڕووداوەکان زۆر زیاتر کەواتە تۆ بێ پێشبینی بکەیت لەم حاڵەتە دوو ڕووداوەکانی ڕۆژگار لە ڕووی چۆنەڵێ کە ڕوو ئەدەن کۆمەڵی پرسیاریان دروست کردووە 100 ساڵ لەمەوە بەر کۆمەڵی پرسیار دروست بووە جواب نەدراوەتەوە لە ڕووی ئاینی وەڵام نەدراوەتەوە 300 تری هاتوۆتە سەر و ئێستی هاتوۆتە سەر ئێستی هاتوۆتە سەر خۆبواردن لە وەڵامدانەوەی پرسیارەکانی ڕابردوو هەمووی کەڵەکە بۆ لەسەر ئێمە ئێستاکە هەمووی کەڵەکە بۆ لەسەر ئێمە هەر کەس لە بواری ئاینی کار بکە ئەزانە زۆر ماندووە بەدەستی ئەم هەموو پرسیارە زۆرەی کە خەڵک ئەیکا و کەڵەکە بووە هەندێک بە ئەرکی خۆی نازانێ ئەڵێ من نایکەم ئەوڵێ من نایکەم ئەوڵێ من نایکەم و هەندێک ئەیکا و ڕاستەکە و هەڵاکە و بەڵام دوجار خۆ ئیتر تۆ توتە ئیسلام بەرنامەی ژانە وتوتە ئیسلام وەڵامی هەموو پرسیارەکانی پێ ئەدی ئەبێ کوا ئەبێ ئەمە بیسەلمێنی بۆ خەڵک لەبەرەوە جارێکی تر ئەمڕۆ سەردەمێکە سەردەمانێک دنیا بۆیە ئارام بووە لە ڕووی ئاینیەوە چونکە ژمارەی وەڵامەکان بەقەت ژمارەی پرسیارەکان بووە چەند پرسیار کراوە وەڵامی هەبووە بۆیە بە ئارامی ڕۆیشتووە بارودۆخی ئاینی ئەم سەردەمە لە ڕووی ئاینی بۆچی کێشە دروست بووە پرسیار زۆرە وەڵام کەمە پرسیار زۆرە وەڵام کەمە لەلایەکی دیکەشەوە ئێمە قسەیەکمان هەبوو زۆر جا کردومانە زۆر بەمان ینی کردومانە وتمانە حەزارەتی غەربی شتی جوانی تایە و ئێمەشتە جوانەکانی وەرەگرین
شتە خراپەکانیمان ناوێ ئەوە قسەیەکە وەکو دەرکەوت هەڵەیە ئەو قسەیە چۆن ئینسان وەنەفس وما سەواها فألهمها فجورها وتقواها هەردووکی کۆبووتەوە ئەم داهێنراوانی ڕۆژ ئاوا بۆمان داهێن و ئێمە ژوەری ئەگرین بەکاری دێنین ئەوە نییە باشەکەی جاکرابێتەوە لە خراپەکەی تا ئێمە ئەم قسەیە بکەین باش و خراپی هەر یەک لەم اختراعات و داهێنراوانە لە ناخی خۆیدایە ئەبێ مرۆڤت بۆ ئامادە کردبێ ئەو بزانێت چۆنی بەکاربێنێ ئایا ئێستا تازەترین مۆدێلی هەموو ئەم داهێنراوانە دێتە وڵاتی ئێمە مرۆڤمان بۆ ئامادە کردووە چۆن مامەڵی لەگەڵا بکە دەم نەمان کردووە کە نەمان کردووە ئەم مرۆڤە ناتوانێت بزانێت باش و خراپی ئەمانە چییە لە ئەنجامی خراپ بەکارهێنانیدا کۆمەڵە پرسیاری بۆ دروستوە نبینێ و پرسیارانە هەموو هیچیە شتە بینێ ئێمە دروستمان نەکردووە خەڵک شتە بینێ کە شتە بینێ پرسیارەکە کە پرسیارەکات تۆش وەڵامەکەیت پێ نییە لەولا شۆ ئێمە دروستمانەوە بۆکە ئیسلام وەڵامی هەموو پرسیارێکی پێ ئەمەش جارێکی تر کەواتە بە بەردەوامی بوارە زانستیەکە نەوەستاوە هەر داهێنراومان بۆ دێنێ هەر داهێنراومان بۆ دێنێ هەر داهێنراومان بۆ دێنێ لە ئەنجامیشدا ئێمە هەموو داهێنراوێکی زانستی ئاینە خاتە ژێر پرسیارەوە وانە کە خەڵک کۆپیەکەن ئەڵێن ئەوە دروستکردنە یا دروستکردنیە تۆ بێ لە ڕووی ئاینی وەڵام بیتەوە ئەبینی کە خانەیەک دروستەکەن خانەیەکی زیندوو ئەڵێن ئەوە خەڵقەیە ئەوە چی بوو کۆپی بوو بۆ نمونە ینی هەمیشە زانست ئاینە خاتە بەرامبەر پرسیار ئەبێ پرسیار ینی ئەمانە کەواتە زانست ناڵێ ئێمە بەردەوام ئەبێ کار بکەین ئەبێ بەردەوام وریابین ئیدی کە تۆ چەند کەس وەڵام ناداتەوە ئەوی تر وەڵامەداتەوە گوناهی نییە لەبەرەوەی کە چی بکە خەڵک چاوەڕی وەڵامەکە ناتوانێت مەسەر نمونێتر بۆ بێنم ئێستا تۆ بینی ینی خەونامە ئێستا خۆ مرۆڤ خەو نەبینێ وانە هەمووشمان نەزانین خەون بەشێک لە ڕاستی تایە وانە ئەم خەونەکە بەشێک لە ڕاستی تێدایە ئێمە ئەیبینین خۆ خەڵک ئەڵێ ئەم خەونە مانای چییە خەڵک ئەچێتەوە بۆ ئیبن سیرین و ئەوانە ئێخواوە چەند سە ساڵ لەمەوە بەرنووسراوەتەوە ئەم شتە داهێنراوانەی ئەمڕۆ تۆ خەونی پێوە بینی تۆ خەون بە تەلەڤیزیۆنەوە بینی خەون بە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی خەون بە فڕۆکەیەکەوە بینی بۆ نمونە وانە خەون بە لاپتۆپێکەوە بینی خۆ لەو کتێبانەدا نییە ئێنە بۆ لەبەر ئێستا ئەگەر کەسێ تەلەفۆن بکە بۆ هەر زانایەکی ئاینی ئەڵێ ببوورە من لە خەون نازانم ئەی چی ئەزانێ کەس نەیزانی ئەچێ بۆ لای یەکێکە لە ڕاستیدا هەڵێ خەڵەتێنێت و پارەی پێپیاکەن هەندێک خەڵک پیابوون خەونە جێڕنەوە کەواتە گوناهی بەست کەواتە گوناهی ئەوەی کە خەڵک ڕوو لە ئینسانی خراپەکە بۆ لێکدانەوەی خەونەکانی ئێمە گوناهبارین چونکە کەسێکمان وەکو چۆن ئەڵێ ینی ئەوەی ئەمانگوت فەرزی کیفایە ینی کەسێکمان نەبوو ئەو بوارە وەربگرێت لە ڕووی تەخەسوسەوە تاوەکو ئەو وەڵامە باتەوە وانە کەواتەمە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ پێویستیمان بە بوژانەوەی فقهی تەوەقوعە دانیشین ئەو پرسیارانە بکەین کە لە ئایندەدا ڕوو ئەدەن لەوانەیە یا ئێستا ڕوو ئەدا یا لە ئایندەدا ڕوون بەڵێ جوانە مامۆستا دێنەسەر تەورێکی ترکەوە دوو لەلایەن ئاینەکە جیهان چون ئەڕوانتە سەر ئەڕوانتە ئەم مەسلەی پێشبینی من کاتی خۆی کتێبێک بخوێندەوە بە ناوی عالم و غەدەن جیهانی بەیان تا 2030 تقریبا باسی ئەوە کە جیهان چی لەدێ زانایەکی ئەڵمانی شەیە بە ناوی فلیشتاین ساڵی 1940 کتێبێکی داناوە بە ناوی زانستی داهاتووی داناوە جیهان چۆن سێرێماکات چۆن ینی بەشتێکی چۆن ئەڕوانتە مەسلەی پێشبینیە بایەخدانی جیهان لە زانستە مرۆڤایەتیەکان ینی چۆن ینی بایەخێکی یەکجار گەورە هەیە لە ئاستی جیهانە بە چوار زانست تێکەڵێکن بەیەکەوە کوێسە لە بواری ئەندازیاریشە سێ چوار زانست هەیە بەیەکەوە تێکەڵەکرێت چونکە تۆ ئۆتۆمبیلێکم هەیە ئۆتۆمبیل جاران ئەچوو بۆ لای ئەندازیاری میکانیکی بەس ئەوەی ئێستاکە لەبەر ئەوەی کارەبایاتیش کەوتە ناو ئۆتۆمبیلەوە ئەبێ ئەو کەسێک لە کارەبا شارەزار لەبەر ئەوەی ئەلکترۆنیاتیش کەوتە ناو ئەجیزە ئەلکترۆنیات کەوتە ناوی کەواتە هەندسەی ئەلکترۆنی و هەندسەی کارەبایی و هەندسەی میکانیک هەمووی لە ناو سیارەیە ئێستا ناو ئۆتۆمبیلە جێگەی بۆتەوە کەواتە ئەمە زانستێکی تری ئەوێ کە هەر سێ بوارەکە تێکەڵ کاتەوە لەگەڵ یەک بە هەمان شێوە وەڵامدانەوەی ئایندە بۆ ئەوەی لە ئێستادا بژین پێویستی بەوە هەیە لە ڕاستیە ئەڵێن زانستی کۆمەڵناسی ئێمە کۆمەڵناسانمان ئەرکێکی زۆر گەورەیان لە بەردەمە ئەم کۆمەڵگەیمان بۆشیکەنەوە ینی ئایا بەڕاستی هەندێک پێی وایە ئێمە هێشتا نەبووینەوە کۆمەڵگە ئەزانی ینی کۆمەڵگە بوون قۆناغی کۆمەڵگە بوون قۆناغێک ئەوەی پێڵەن جفاکەوەی پێکە پێڵەن کۆمەڵگە بەمانەی مجتەمع ئەڵێن هێشتا ئێمە نیمانە چونکە کۆمەڵە کەسێک پەیدا نەبووە وەکو بڵێ هەست بکات ئەمە ئەرکێکی کۆمەلگاییە و مجتەمعیە بەیەکەوە ئەنجامی بین ئەوە هێشتا نەگەشتین ئەوە بۆ چوونێکە مەبەستم کۆمەڵناسان پێویستیان ینی چۆنەڵێ ئەم بەشێک لە کۆمەڵناسانی ئێمە ئەم ئەرکە لە ئەستۆ بگرن کە ئەم کۆمەڵگەی کوردەواریمان بۆشیکەنەوە تا بزانین بەڕاستی کۆمەڵگەی کوردەواری چۆنە ینی چۆن بیرەکات و بیرکردنەوەی چۆنە لە ڕووی دەروونناسی جارێکی تر بەشی دەروونناسی لە پاڵ کۆمەڵناسیە زۆر گرنگە شیکارێکمان بۆ بکات بۆ باری دەروونناسی تاچی کورد
بۆ تووڕێ بۆ تووڕابێ کەی هێ منە لە چ وەختی هێ منە بۆ ینی مانە کەی هەڵەچێکەیە ینی ئەم هەڵسوکەوتی لە بەرامبەر هەمان ڕووداوە بۆ جیاوازە ینی لە بەرامبەر ڕووداوە لە یەک چۆکاندا هەڵسوکەوتی تاکی کورد کۆمەڵگەی کوردی جیاوازە هۆی چییە لەبەرچی ئاوایە بۆ نمونە ینی بۆچی کۆمەڵگەی کوردی زاکیرەی زعیفە ینی بۆ شتەکان لە بیرەکە بۆچی ینی 10 ساڵ چاکەی بۆ بکەی یەک هەڵە بکەی هەمووی ڕۆ وەکو ماسی یعنی بۆچی لەبەرچی ئەمان هەمووی پرسیارن دەروون ناسان کۆمەڵاسان ئەتوانن کاری لەسەرکەن هەر بە هەمان شێوە بەشی فەلسەفە بەشی فەلسەفە ئەمڕۆ زۆر گرنگە لە کۆمەڵگەی کوردەواری ڕوانگەیەکی فەلسەفی بە ئێمە باکە چۆن لە کۆمەڵگەی کوردی بڕوانین ئەو جا بۆ زانستە سیاسەکان کەواتە وەختێک کە زانستە سیاسەکانیش پێمان دەڵێت زانستە سیاسەکان و فەلسەفە و کۆمەڵاسی و دەروون ناسی کۆی ئەم زانستانە بەیەکەوە ئەتوانن حاڵەتێکمان بۆ دروستکەن کە کۆمەڵگەی خۆمان بناسین خۆشمان بناسین تاوەکو پێشبینیەکانمان ڕازێ کەواتە لە ئاستی جیهاندا قسەیەکەیە لە ئاستی جیهاندا قسەیەکەیە ئەڵێ کە تۆ لە ئەمڕۆدا دەژی کە تۆ لە ئەمڕۆدا دەژی ئەمڕۆ کاتێک جوانە بێ لە دوێنێدا کە دوێنێ بوو تۆ بیرت لێ کرد بۆ بیرت لێ کرد بێتەوە بەمانایەکی تر من ئێستا لە ئەمڕۆدا دەژیم ئەمڕۆیە سبەیش دەبێ بە ئەمڕۆ بەس من لە ئێستا بیر لە سبەی بکەمەوە باشە بابزانم سبەی چەند شەمەیە بۆ نمونە یا مانگی داهاتوو یا هەفتەی داهاتوو یا ساڵی داهاتوو یا 10 ساڵی داهاتوو چی ئەبێ بە خەیاڵی من بە بۆچوونی من بەو دراوانەی کە پێم دراوە و اینجا چۆن ئەتوانم بیسەلمێنم ئەو بیردۆزە بزانم چی ڕووەدا ئەگەر گەشتمە چەند دەرەنجامێک هەر کامی ڕووبە من خۆم بۆ حازر کردووە بەس ئێمە بۆچی تووشی شۆکە بین ڕۆژانە لەگەڵ ڕووداوەکانە لەگەڵ پرسیارە ئاینەکانە لەگەڵ ڕووداوە سیاسیەکانە لەگەڵ ڕووداوە کۆمەڵایەتەکانە لەگەڵ ڕووداوە ئابووری و پێشاتە ئابوووریەکانە بازار بە یەکجا ئەشڵەژێ بۆ چووکە پێشبینیمان نییە پێشبینیمان نییە لێرەوە ینی بەشێک لە ئەو کەسانی کە لەم بوارە لە ڕووی فکری کۆمەڵگەیان شی کردوێتەوە بۆ نمونە ئێستا من قسەیەکەڵێم ئێستا کۆمەڵگەی ئێمە کوردەواری لە چ بارودۆخێکە سەماشایکە لەو بارودۆخەیە کە کاتی خۆی تۆماس هۆبس قسەی لەسەر کردووە پێوترێ عەرەبی حرب الجەمیع ضد الجەمیع ئێستا ئێمە لەو قۆناغین کە لە 1600ەکان لە ئەوروپا دەڵێ کۆمەڵگا ئازادە بێ هەموو کەس ئازادە لە نێو کۆمەڵگا ئێمە ئەو ئازادیەمان هەیە وەکو تاک لە نێو کۆمەڵگەدا ئازادی لە ڕێگەی هەموو هۆکارەکانی گواستنەوە و گەیاندنەوە ئازادیمان هەیە ئەڵێ لە کاتێکە هەموو کەس وەکو تاک ئازادیەکەی خۆی بەکارهێنا بەریەکەکەوین کە بەریەک کەوتین تووشی شەڕەبین لە ئەنجامی ئەم ئازادیەکە بەکاری دێنین بارودۆخی وڵات بەرەو شێوازێکە ڕواوردورد ئەبێتە شەڕی چێ لەگەڵ چیە شەڕی هەمووان دش بە هەمووان حرب الجەمیع ضد الجەمیع شەڕی هەمووان دش بە هەمووان ئێستا بواری ئاینی بگرە چی ئەتوانێت بڵێ لە کۆمەڵگەی کوردەواری دوای کام بۆچوونی ئاینی بکەوین و هەموو ئەو دوای کەوێ نییە لە بواری سیاسی دوای کام حزب بکەوین هەموو کۆمەڵگە دوای ئەو حزب بکەوێ نییە لە بواری ئابووریە دوای کام بیردۆز بکەوین بازار هەمووی دوای بکەوێ نییە چێدانی خێر بە چێدا ئەنێ لە ڕووی ئاینیەوە کەس چێدانی خێر بەویترا ئەنێ لە ڕووی ئابووریەوە کەس چێدانی خێر بە دەستپاچی و دەمپاتی ئەویترێنێ نییە ئەمە چیە ئێستاکە ئەمە پێوترێ شەڕی هەمووان دش بە هەمووان ئەمە پێشبینی کراوەکە کۆمەڵگەی ئێمە 10 ساڵ لەمەوبەر کە ئەم حاڵەتی لێ بەسەردێ لەلایەن هەندێک وەکو NED بۆ نمونە هەندێک لە بیرمەندەکانی وەکو دکتۆر فالح حەبجەبار کۆمەڵاسی عێراقی بیریەوەی کردوێتەوە کە دوای 10 ساڵێک لە 2002 قسەیەکی وای هەبوو کە کۆمەڵگە بەرەو ئەم حاڵەتە ئەڕوە حرب الجەمیع ضد الجەمیع نەتیجە ئێمە چیمان لێدێ ئەم شەڕە فکریەی نێوان هەمووان دش بە هەمووان ئەوەندە ماندوو ئەبین ئەو نەتیجەکەی ئەوەندە ماندوو ئەبین تا لە ئەنجامە چی ڕووەدا وەکۆڵە لە پەل و پۆکەوین اینجا بڕیارە دەین بگەڕێنەوە بۆ یاسا بڕیارە دێنەوە وای لێدێ وڵاتان وایان کردو بڕیارە دەین بگەڕێنەوە بۆ بنیاتنانی دەوڵەت لە نێو دەوڵەت تا یاسا سەروەر بێ ئەو یاسایە هەمومان لە بەردەمیدا وەک یەک تەماشا بکات و ئەو حاکم بێ لە بینمانە ئەگەر نا ئێستا هەرکەس ئەوێ مافی خۆی بەدەستی خۆی وەرگێ چونکە نەیاسا سەروەرە نەدەوڵەتیش بوونی هەیە بۆ شێوە ڕاستە جوانە ئەمەسە دێنە سەر دواتەوەر کە ئێمە مەسەرەن چی بکەین بۆ بنیاتنانی ئەوەی کە پایەکانی زانستی پێشبینی و ئایندەناسی دروست بکەین ئایا چۆن دروستە بێ ڕێگاکانی ڕۆشنەکانی چۆنە لە ڕووی ئاینیەوە سێ خاڵ گرنگە لە ڕووی ئاینیەوە زۆر گرنگە ینی بڵین زەمن کات تەمەنە ئەی پێغەمبەر دوودی خۆی لەسەر نەیفەرموو لا تزول قدم عبد حتى يسأل عن 4 يعني تۆ چوارشتر لێ پرسن ڕۆژی قیامەت یەکەمیان چییە عن عمره هەیدەی باشە کە ئاوهابێ کەواتە ئەم عمرە بریتە لە کۆمەڵێک داهاتوو تەنانەت ئاەتی وەلتەنظر نەفس ما قدمت لغد بەشێک لە مفەسرین ناوێناوە آية المستقبل وكوله يا يعني مصطلح قديم آيات الغد يعني آيات السبي آيات داهات وآيات آينده
ئەمە زۆر گرنگە ینی پێگەی زەمن پێگەی کات بێنینەوە بە نێو خۆمان بەهایەخی پێبین نێڵین عمر وەکو بەفر لە نێو دەستماندا بتوێتەوە لە بنێوان پەنجەکانمانەوە دەرچەوە بڕوە چونکە دوجار بایەخدان بەکات بایەخدانە بە تەمەنی خۆمان خاڵی دووەم هەل لە ڕووی ئاینیەوە زۆر گرنگە کە زانایانی ئێمە لە هەرێمی کوردستاندا کۆنفرانسێکی زۆر گەورە بکەن وەکو سەرەتا من ناڵێم ئەو چارەسەرە بەسەلەم کۆنفرانسێک بکەن بە ناوی کۆنفرانسی فقهی پێشبینی مؤتەمەر فقه التوقع بۆچی بۆی بڵێن ئەرە 10 ساڵی داهاتوو ئاین لە هەرێمی کوردستان چی ئەبێ ینی مەسیری چۆنە ئاین ئەزانی خەڵکێکەڵێ 10 ساڵی داهاتوو ئیلحاد دەبێ ئەلە دوای داعش لە دوای داعش بۆ 10 ساڵی ئایندا خەڵک ڕوو لە بێدینی و ئیلحادەکە ئەمە بۆ چوونێکە ئێمە حەزمان لێ نییە ئێمە شەڵێن نەخێر خەڵک ڕوو لە ئاینداریەکە بەڵام ئەگەر ڕاست بێ قسەکەی ئێمە ڕوو لە ئاینداری بکە ڕوو لە کەم جۆر ئاینداریەکە ئاینداری تونڕەوانە یا ئاینداریەکی مرۆڤ دۆستانە بۆ نمونە ئەوە مەسلەیەکە کەواتە ئەم تۆ دەستگایەک تێ بە ناوی یەکێتی زانایان وەزارەیەک تێ بە ناوی ئەوقاف 6,000 زانات هەیە ئەبێ لیژنەی فتووە ئەبێت بیر لەوە بکاتەوە بڵێ ئەرێ مەسیر و چارەنووسی ئاین لەم هەرێمە 10 ساڵی داهاتوو پێشبینی بکەین بەچوو ئەگە ئەگەر تۆ لە مؤتەمەرێکە 30-40-50 بەحثت ئاوا بۆ هات و هەر یەکەی بە ئازادانە قسەی خۆی کرد بە ئازادانە قسەی خۆی کرد ئەو کاتە تۆ پێشبینیەکان و بە هەند هەڵەگری و لە ئیستەوە کاری بۆکەیت لە ئیستەوە پێشوی بکەوینە نایەوە چونکە متەوەقع پرسیاری خەڵک ئەوەندە زۆر بووە هەموو پرسیارانەی کە ئەمڕۆ ئەکرێ دژ بە ئاین لە ڕوانگەی سوۆسیال میدیاوە هەموو دێتە شەقام بۆ پرسیارانە با بێدەنگیش بوو بێ ئەمڕۆ بەڵام لە نێو مشکیدا پرسیارەکان هەیە جارێکی تر زۆر گرنگە لە ڕووی چۆنەڵێ بینیتە لە ئاستی وڵاتانی ئەوروپی شتێکەیە بە ناوی ئەو فیلمانەی کە دروستێکن خەیاڵی علمی خەیاڵی زانستی ینی کام شەڕ زۆرجا ئێستا کە شەڕێک ڕووەدا لە بینی عێراق و ئێران ڕوویداوە ئەم شەڕی ئێستای داعشێ خەڵکەڵێەوە ئێستا فیلمێکەیە ئەوەندە ساڵ لەمەوە پێشکراوە باسی ئەماکە فیلمی ستاروار بەو شێوازە ئەگەر لێ مەبەستم ئەوەیە ئەفلامێک کە بە خەیاڵ بیری لێکەنەوە ئەڵێ نەگەر ڕۆژێک ئەمریکا داگیرکرا فیلمیان لەسەر دەرکردو خۆڕووی نەداوە بەڵام چی بکەین بوونەوەرێکی تر لە ئاسمان دێ ئەمە چی پێڵن ئەمە گاڵتە نیە نابێ گاڵتە بەم قسەیە بکەین ئەفلامی خەیاڵی علمی زۆر گرنگە ئێمە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان زیاد لە 30,000 هەیە چەند ڕێکخراو لەم ڕێکخراوانە ئەتوانن ئەم خەیاڵەمان بۆ دروستکەن خەیاڵدانێک دروستکەن لە ئاستی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بە خەیاڵ کۆمەڵناسان دەروونناسان پێمان بڵێن کۆمەڵگای ئێمە چۆنە بێ ئەگەر کۆمەڵگەی ئێمە هەمووی بە ئاستێکی دیات کەس ڕای کەسی قبول نەکرد چی ڕوودەدا بۆ نمونە ئەمە بۆ چوونێکە یعنی کەواتە ئەم مەسلەی خەیاڵی علمیە لە ڕووی چۆنەڵێ لە ڕووی دراما بێ لە ڕووی چیرۆک بێ لە ڕووی بۆ نمونە تەنانەت شعریش بێ تۆزانیمە شعری بەردەشانی و چێ و قەدیممان هەبووە باسی چوونە ناو مانگ و باسی چوونە ناو هەوا و باسی تایرە و فڕۆکەی مانای ئەوەیە کە خەڵک جاران ئەم پێشبینیانیان کردووە ئێستا فقهی پێشبینی و فقهی تەوەقع لە ناو ئێمەونە بۆیە هەموو ڕۆژ شتێکی تازەمان بۆ دێ تووشی شۆکەبی خاڵی کۆتاییم ئەوەی حکوومەت دەوێت چی بکە حکوومەت زۆر گرنگە لە خەمی ئەوەدا بێ ئەرێ حکوومەت بەم بارودۆخی ئێستا چونکە بارودۆخی حکوومەت کاریگەری بەسەر ئابووری هەیە ئابووری کاریگەری بەسەر کۆمەڵایەتی هەیە کۆمەڵایەتی کاریگەری بەسەر ئاینی هەیە وانە ئەمانە هەمووی بەیەکەوە کە بۆیە دوجار و قسەی گوتت ئەو حکمەتە فەڕەنسی ڕاستە ئەڵێ گەرتەوە فەرمانڕەوایەکی چاکبی پێشبینی کارێکی باش بە کەواتە حکوومەت ئەم شێوازی کۆمەڵگە ئێستا تێکەوتووە لە ڕوویباری ئابووریەوە پێشبینی نەکردو هیچ ئەی باشە بەم وەزع پێشبینی ئەکا 5 ساڵی تر ئەم هاوڵاتیە چی بێ ئەم هاوڵاتیە چۆنی لێ دەرچێت چونکە وڵاتانی ترکە کەوتونەت ئەم حاڵەتی ئێمەوە ئەڵێن سەرەتا ئەم خەڵکە تووشی بێزاریە بێ لە دوای بێزاریەکەی تووشی جۆرێک لە کەمتەرخەمیە بێ ئەگەر تۆ پارێ نەدێتێ بونچەی نەدێتشتی نەدێتێ دوای تووشی ناومێدیە بێ لە دوای ناومێدی حاڵەتێکی بۆ دروستە بێ وەکوڵی ئەکشێتەوە لە نێو کۆمەلگا ئەکشێتەوە تا ئەگاتە پوچگەرایی ئیدی خەڵک نەبڕای بە هەڵبژارد نەبێ خەڵک نەبڕای بە گۆڕانکاری ئەبێ بڕای بە شتێکی تر نابێ ئەخ تۆ دوا خێر لە هاوڵاتێکی وا نابین کاتە حکوومەت زۆر گرنگە بیر لەوە بکاتەوە پلانی ئەوەی هەبێ ئەم هاوڵاتیەی لەم قەیرانەدا دەژێت 10 ساڵی تر چی بۆ منەکە ئەتوانێت چیم بۆ بکە لەبا لە ئێستاوە خەمی هاوڵاتی بێ لە ئێستاوە پێشبینیەکان بێنێتە بەرچاوی خۆی تاوەکو بتوانێت لە ئایندەدا تووشی هەمان قەیران نەبێتەوە وەک ئێستا لە تووشی ئەم قەیرانە بوون شۆکە جوانە چی بچێنی ئەمڕۆ لە داهاتوو ئەوە دووریتەوە مامۆستا زۆر سپاس بۆ چونەکانت کاتەوە دەرفەتیداین بینانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد بن